ئیدارەی کەرکووک هەوڵ بۆ گەڕانەوەی 120 خێزانی ئاوارە دەدات کە لە کەمپەکانی هۆڵ و جەدعا لە سنووری نێوان عێراق و سووریا دەژین. ئەو خێزانانە زۆرینە ژن و منداڵی چەکدارانی داعشن و خەڵکی سنووری کەرکووکن، بە تایبەت حەویجە و دەوروبەری. ئەمە کۆبوونەوەی لیژنەی بەدواداچوونی کەیسی گەڕانەوەی ئاوارەکانە کە یاریدەدەری پارێزگاری کەرکووک بۆ کاروباری کۆمەڵایەتی و ڕێکخراوەکان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان ڕێکی خستووە بە ئامانجی دیاریکردنی ڕێوشوێنێک بۆ گەڕانەوەی خێزانەکان. حسب توجيه الأمانة العامة لمجلس الوزراء السيد رئيس الوزراء والسيد محافظ كركوك المحترم الأستاذ ريبوار بەپێی ڕێنمایەکانی ئەمێنداری گشتی ئەنجومەنی وەزیران و پارێزگاری کەرکووک هەوڵ بۆ گەڕانەوەی ئەو خێزانانە دەدەین کە لە کەمپی ئاوارەکانی هۆڵ و جەدعان لیژنەیەکی تایبەتمان بۆ بەدواداچوونی کەیسی ئاوارەکان و دانانی ڕێوشوێنێک بۆ گەڕانەوەیان پێکهێناوە. لە ڕێگەی ئەو لیژنەیەوە خولی تەندروستی و پەروەردەییان پێشکەش دەکرێت. ئامارێکیشمان لایە کە خێزانەکان ژمارەیان نزیکەی 120 خێزانە و زۆرینەشیان ژن و منداڵن. في محافظة كركوك يوجد الآن قرابة 120 عائلة عائدة من مخيم الهول والجدعة. بە ئامانجی نەهێشتنی بیری توندڕەوی بڕیارە دوای گەڕانەوەی ئەو خێزانانە سەرەتا خوول و ڕاهێنانی جۆراوجۆریان بۆ بکرێتەوە. پارێزگاری کەرکووک دەڵێت خێزانەکان لەژێر چاودێری چڕی هێزە ئەمنیەکاندا دەبن، دواتر قۆناغ بە قۆناغ تێکەڵ بە کۆمەلگا دەکرێنەوە. ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدراڵ ئەوان معنین ئێمە تعلیماتەکان جێبەجێکین زیاتر و هەوڵش دەدەین لە عینی کاتە کە ئەو تعلیماتانە جێبەجێ بکەین لە ژێر چاودێریەکی ئەمنی باشدا بن. بەڕاستی یعنی ناکرێت کارەکان تەنها چۆن ئەڵێت گەڕانەوە و هێنانەوە و ئەوە بێت، دەبێت کاری جدی بکرێت بە حکمی ئەوەی کە سەرۆکی لیژنەی ئەمنی ئەم شارەشین جیهازە ئەمنی و ئستەخباراتی و مخابراتەکانمان کاری باشەکەن. بەڕاستی معلوماتەکانیان لە جێی خۆیەتی، چاودێریکردنیان لە جێی خۆیەتی. گەڕانەوەی ژن و منداڵی نێو کەمپی ئاوارەکانی هۆڵ و جەدعا دەستپێشخەریەکی مرۆیی حکوومەتی عێراقا بە هاوکاری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.